سڵاو گوڵەکانم بە هیوای تەندروستی باش و لەش ساغی بۆ هەمووتان. گوڵەکانم ئێستا شاتینەوە سەر وانەیەکی نوێی کوردی بە پیتێکی نوێ، بەڵام پێش ئەوە با چەند پیتێک دووبارە بکەینەوە، تۆش ئەتوانی لەگەڵم بیڵیتەوە تاواکو بیرت بکەوێتەوە. ئێستاش با لە یەکەم پیتەوە دەست پێ بکەین. ئەمە پیتی چی بوو؟ هێ. پیتی چی بوو؟ هێ. هەی سەرەتا، هەی ناوشە، ها ها. هەی سەرەتا، هەی ناوشە، ها ها. باشە گوڵەکانم، ئێستا با بزانین پیتی هەی سەرەتا وەکو چی؟ پیتی هەی سەرەتا وەکو چی؟ ئەمە پیتی چی بوو؟ هەی سەرەتا. ئەمە پیتی چی بوو؟ هەی سەرەتا. باشە با بزانین پیتی هەی سەرەتا وەکو چی؟ هەی سەرەتا وەکو هەنار. هەی سەرەتا وەکو هەنار. هەی سەرەتا وەکو هەنار. باشە گوڵینە، ئێستاش با بزانین هەی ناوشە وەکو چی؟ هەی ناوشە. ئەمە چییە؟ هەی ناوشە. هەی ناوشە چییە؟ هەی ناوشە. باشە ئێستا با بزانین هەی ناوشە وەکو چی؟ هەی ناوشە وەکو میهرەبان. وەکو میهرەبان. هەی ناوشە وەکو میهرەبان. لە وشەی میهرەبانە هەی ناوشەمان هەیە. هەی ناوشەمان هەیە. ئێستاش با بچینە سەر پیتێکی تر. ئەمە پیتی چی بوو؟ ز. پیتی چی بوو؟ ز. پیتی چی بوو؟ ز. ز زا زە. ز زا زە. باشە ئێستاش با بزانین پیتی ز وەکو چی؟ پیتی ز وەکو چی؟ ئەمە پیتی چی بوو؟ ز. پیتی چی بوو؟ ز. باشە ئێستا با بزانین پیتی ز وەکو چی؟ با سەیریکەین. وەکو زەرد. وەکو زەرد. وەکو چی پیتی ز؟ ڕەنگی زەرد. وەکو زەرد. ئێستاش با بچینە سەر پیتێکی تر. ئەمان پیتی چییە؟ ئەمە پیتی چییە؟ کێی زانێ؟ پیتی د. پیتی د. د دا دە. د دا دە. باشە ئێستاش با بزانین پیتی د وەکو چی؟ پیتی د وەکو دار. پیتی د وەکو دار. پیتی د وەکو دار. پیتی د وەکو دار. ئێستاش با بچینە سەر پیتێکی تر. ئەمە پیتی چی بوو؟ پیتی وۆ. پیتی وۆ. باشە با بزانین پیتی وۆ وەکو چی؟ پیتی وۆ. پیتی وۆ وەکو چی؟ ئەمە پیتی چییە؟ پیتی وۆ. پیتی وۆ. باشە با بزانین پیتی وۆ وەکو چی؟ پیتی وۆ وەکو چەقۆ. وۆ وەکو چەقۆ. پیتی وۆ وەکو چەقۆ. وۆ وەکو چەقۆ. لە وشەی چەقۆیە پیتی وۆمان هەیە. ئافەرم بۆ هەمووتان. گوڵینە ئێستاشینە سەر پیتە نوێیەکەمان. با بزانین پیتە نوێیەکەمان چییە؟ کێی زانێ؟ کێی زانێ پیتە نوێیەکەمان چییە؟ پیتە نوێیەکەمان با بینووسین. ئەمە چییە؟ کەی سەرەتا و ناوشە. کەی سەرەتا و ناوشە. باشە ئەی ئەمەیان چییە؟ کەی کۆتایی. کەی کۆتایی. کەی سەرەتا و ناوشە. کەی کۆتایی. کێ لەگەڵ بزوێنی درێژ ئەوێ بەچی؟ کا. کێ لەگەڵ بزوێنی درێژ ئەوێ بەچی؟ کا. کێ لەگەڵ بزوێنی کورد ئەبێ بەچی؟ کە. کێ لەگەڵ بزوێنی کورد ئەبێ بەچی؟ کە. ئێستاش کێی سەرەتا و ناوشە. کێی کۆتایی. کا کە. پیتی کە بەم شێوەیەش ئەنووسرێ، ئەینووسین تاوەکو بیناسینەوە. ئەمە چییە؟ پیتی کە ئەم لایەی درێژترە لەو لایەی. پیتی کەی کۆتایی بەم شێوەیەش ئەنووسرێ، بەڵام کەی سەرەتا و ناوشە هەر بەم شێوەیە.
ئێستش بە بزانین پیتی کەی سەرەتا و ناو وشەوەکو چی؟ پیتی کەی سەرەتا و ناو وشەوەکو چی؟ ئەمە چییە؟ کەی سەرەتا و ناو وشە چییە؟ کەی سەرەتا و ناو وشە. باشە بە بزانین کەی سەرەتا و ناو وشەوەکو چی؟ وەکو کورسی، وەکو کورسی. کەی سەرەتا و ناو وشەوەکو چی؟ وەکو کورسی کە کێ لە سەرەتای وشەکەدا هاتووە. باشە ئێستا با بزانین کەی کۆتایی وەکو چی؟ ئەمەیان چییە؟ کەی کۆتایی چییە؟ کەی کۆتایی. باشە ئێستا با بزانین پیتی کەی کۆتایی وەکو چی؟ کەی کۆتایی وەکو چی؟ ئەمە چییە؟ کەروێشک. کەی کۆتایی وەکو کەروێشک. کەی کۆتایی وەکو کەروێشک کە کێ لە کۆتایی وشەی کەروێشکدا هاتووە. ئێستاش ئەچینە لای چەند نمونەیەکی تر کە پیتی کەی تێدایە. پاسکیل، پاسکیل. کەو، کەو. پەلکەزێڕینە، پەلکەزێڕینە. کەباب، کەباب. تیرۆک، تیرۆک. کالە، کالە. کلیل، کلیل. کەڵەشێر، کەڵەشێر. تراکتۆر، تراکتۆر. گوڵینا ئێستا شینە سەر بەشی دۆزینەوەی پیت، واتە دۆزینەوەی پیتە نوێیەکەمان لەناو ئەم وشانەیە. ئێستاش بە لە یەکەم وشەوە دەست پێ بکەین. ئەمە چییە؟ چی نووسراوە؟ کە و هێ س تا نێ. کوێستان، کوێستان. باشە لێرە پیتی کەی تێدا بوو، پیتە نوێیەکەمانی تێدا بوو. کامە بوو؟ ئەمە بوو. پیتی کەی سەرەتا و ناو وشە. کەی سەرەتا و ناو وشە لە سەرەتای وشەی کوێستاندا هاتووە. ئێستاش با بینە سەر ئەم وشەی تریان. ئەمەیان چییە؟ کێ وۆ تر، کۆتر، کۆتر. لێرەیە پیتی کێمان خوێندەوە، پیتی کێمان خوێندەوە لێرەیە. باڵێ یەکەم وش پیت، پیتی کەی سەرەتا و ناو وشە بوو. یەکەم پیت لە وشەی کۆتردا کەی سەرەتا و ناو وشە بوو. کامە بوو؟ ئەمە بوو. کەی سەرەتا و ناو وشە. ئەمە چی بوو؟ کەی سەرەتا و ناو وشە کە لە سەرەتای وشەی کۆتردا هاتووە. با بینە سەر ئەمەیان. ئەمەیان چییە؟ کە بزوێنرێژ کا، ڵ بزوێنی کورد ڵە، ک. کاڵەک، کاڵاک، کاڵەک. باشە لێرەیە پیتی کێمان هەیە، لێرەیە پیتی کێمان هەیە. باڵێ پیتی کێمان هەیە. لە کوێیە هەمانە؟ پیتی کەی سەرەتا و ناو وشەمان هەیە لەگەڵ پیتی کەی کۆتایی. کەی سەرەتا و ناو وشە، کەی کۆتایی. لە وشەی کاڵەکدا کەی سەرەتا و ناو وشە و کەی کۆتاییشمان هەیە. ئێستاش با بینە سەر ئەم وشەی تریان. ئەمە چییە؟ چ وۆ لە کە، چۆلەکە، چۆلەکە. ئەمە چییە؟ چۆلەکە. کە پیتی کێ لەکوێیە؟ ئەمەتە. ئەمە پیتی کێیە کە لەگەڵ بزوێنی کورددا هاتووە. چۆلەکە پیتی کەی سەرەتا و ناو وشەی تێدایە. ئێستاش با بچینە سەر چەند نمونەیەکی ناو کتێبەکە. بزانم چی بۆ داناوین. ئەمە تا. ئێستا لێرەیە ئەڵێ پیتی کێ لە ناو وشەکاندا دەور دەدەم. پیتی کێ لە ناو وشەکاندا دەور دەدەم. یەکەم وشەمان چییە؟ یەکەم وشەمان نووسراوە چی؟ گەسک. ئەمە گسکە، گسک، گسک کە ناو ماڵی پێپاک ئەەکەینەوە. چییە؟ گسک.
لێرەیە پیتی کێ هەیە؟ پیتی کێ لەم وشەیە هەیە؟ باڵێ کامکەی تایە؟ کێی کۆتایی ئەمەتا لە کۆتایی وشەکەدا هاتووە. با بینە سەر ئەم وشەی تریان ئەمان چییە؟ مێ یێ مێ زێ مێز. ئایا لێرەیە پیتی کێمان وت؟ نەخێر پیتی کێمان نەوت کەواتە وازی لێ ئەهێنین. با بینە سەر ئەم وشەی تریان ئەمان چییە؟ بێ وۆ بۆ رێ بۆر دێ بۆرد. لێرەیە پیتی کێمان وت لە وشەی بۆرد پیتی کێمان وت نەمانوت کەواتە وازی لێ ئەهێنین. هینە سەر ئەم بەشەی تریان ئەڵێ چی پێمان؟ ئەڵێ سەح بۆ وێنەی دەنگی کێی تێدایە دادەنێم. ئەم نیشانەیە بۆ وێنەی دەنگی کێی تێدایە دادەنێم. واتە ئەو وێنەی کە دەنگی کێی تێدایە نیشانەی ڕاستی لە بەردەمە دائەنی. ئێستاش با سەیریکەین ئەمەیان چییە؟ ئەمە چییە؟ نووسراوە چی؟ خامە. باشە ئەمە چییە؟ خامە. دەنگی کێی تێدا بوو لێرەدا دەنگی کێی تێدا بوو نەخێر تێیدا نەبوو کەواتە زەربی لێ ئەیەین. یینە سەر ئەم وێنەی تریان ئەمەیان چییە؟ ئەمە چییە؟ ئەم وێنەیە سیدی. چییە؟ سیدی. ئایا لێرەیە ئێمە دەنگی کێمان وت؟ نەخێر نەمانوت کەواتە ئەمەش زەرب لێ دەدەین. هینە سەر ئەمەی تریان ئەم وێنەیە چییە؟ ئەمە وێنەی چییە؟ وێنەی چییە؟ کورسی. ئایا لێرەیە دەنگی کێمان وت؟ باڵێ کێی سەرەتاو ناو وشەمان هەیە لێرەیە کەواتە ئەو نیشانەی کە داوای لێکردین بۆی دادەنێ. یینە سەر ئێرە ئەمەیان چییە؟ ئەمە وێنەی چییە؟ وێنەی چییە؟ بۆرد. وێنەی چییە؟ بۆرد. ئایا لێرەیە دەنگی کێمان وت؟ دەنگی کێمان وت لێرەیە؟ نەخێر دەنگی کێمان نەوت کەواتە زەربی لێ دەدەین. گوڵینە ئێستاشینە سەر بەشی خوێندنەوە. لێرەدا فێری خوێندنەوەی چەند وشەیەک دەبین کە پیتی کێی تێدایە کە پیتە نوێیەکەمانە. ئێستاش با دەست پێ بکەین لە یەکەم وشەوە با بزانین یەکەم پیتی چییە؟ یەکەم وشەمان چییە؟ ئەمە چییە؟ کێ. ئەمە چییە؟ کێ لەگەڵ بزوێنی کورد ئەوێ بە چی؟ کە. لەگەڵ بزوێنی کورد ئەوێ بە چی؟ کە. ئەمەیان چییە؟ کێ لەگەڵ بزوێنی کورد کە کەو. کەواتە لێرەدا چ وشەیەکمان نووسی فێری چی بووین؟ کێ بزوێنی کورد کە کەو. لێرەدا فێری وشەی کەو بووین. با بچینە سەر وشەیەکی تر. ئەمە چییە؟ ئەمە پیتی چی بوو؟ پیتی گ سێ گس کێ گسک سێ گس کێ گسک. فێری وشەیەکی تریش بوون ئەویش وشەی چییە؟ گسک. با بینە سەر وشەیەکی تر. ئەمەیان چییە؟ کێ کو ڕێ کوڕ کێ کو ڕێ کوڕ. با بزانین لێرەدا فێری چی و چی بوون بۆی بیخوێنینەوە؟ چی و چییە؟ کەو گسک کوڕ. گوڵینە ئێستاشینە سەر بەشی ژمارەکان. لەوانەکانی ڕابردووە فێری ژمارە چەند تا چەند بووین با بیژمێرین. 1 2 3 4 5. فێری ژمارە 1 تاوەکو 5 بووین. ئێستاش با بچینە سەر ژمارەیەکی نوێ. ئەو ژمارە نوێیە چییە؟ ژمارە 6. ژمارە 6. کەواتە ئێستا ئێمە فێری ژماردنی 1 2 3 4 5 6 تا 6 ئەبین. ئێستاش با بینووسین با بزانین
با بینووسین با بزانین چۆن نووسرێ. ژمارە 6 بەم شێوەیە ئەنووسرێ. ژمارە 6 بەم شێوەیە ئەنووسرێ. ژمارە 6. ئێستاش با بینووسین لە یەکە تاوەکو 6 1 2 3 4 5 6 با بینووسینەوە 1 2 3 4 5 6. ئێستا با بزانین چەند دیاریمان هەیە لێرەیە. 1 2 3 4 5 6 6 دیاریمان هەیە. با بیژمێرین 1 2 3 4 5 6. با بزانین چەند سیارەمان هەیە. 1 2 3 4 5 6 6 سیارەمان هەیە. ئێستا چی و چیمان هەیە؟ 1 2 3 4 5 6 6 دیاریمان هەیە. با بزانین سیارەکان. 1 2 3 4 5 6 6 سیارەمان هەیە. با جای تریش بیژمێرین بە ماجیکەکان. 1 2 3 4 5 6. کەواتە ئێستا ئێمە فێری ژماردنی 1 هەتاوەکو 6 بووین. ئافەرم بۆ هەمووتان. دەکەن و باوکانی ئەزیز، هیوادارم یارمەتی منداڵەکانتان بن بە نووسینی پیتیکە لە دەفتەرەکانیاندا بەم شێوەیە کە من بۆم نووسیون کە بێ بە ئەرکی ماڵەوە بۆیان. بەم شێوەیە و هەروەها ژمارە 6شم بۆ ئامادە کردوون تاوەکو فێری نووسین و ژماردنی ببن. سوپاس بۆ ماندووبوونتان بە هیوای لەش ساغی و تەمەند درێژی بۆ هەمووتان. تاوانێکی تری کوردی خواتان لەگەڵ.